مەبەستمان بوو دایکی خاوەن پێداویستی تایبەت بە فرمێسکەوە جەژن نەکرێت. مەبەستمان بوو خەڵک ڕاچڵەکێنین لەوەی کە ئێمە لە چ گوزەرانەکانی. مەبەستمان بوو بە حکوومەت بڵین ئەمە ژیانی ئێمەیە. مەبەستمان بوو بە خەڵکی دنیا بڵین، بە هەموو وڵاتانی دنیا بڵین ئەمە گوزەرانی خاوەن پێداویستی تایبەتە لە وڵاتەدا. خەڵک دەگری بۆ پارە، خەڵک دەگری بۆی کە قوتی جەژنی نییە. خاوەن پێداویستی تایبەت ئەوێ خۆی کوژێ لەبەرەوەی کرێخانووی پێ نییە. دەیان خێزانمان هەیە جیابوونەتەوە لە دادگاکان لەبەر ئەوەی ناتوانن ژیان بەڕێ بکەن. بەداخەوە ئەم کەمپینە ئەمە مەبەستەکانی بوو. دوای زیاتر لە 6 ڕۆژ ئەمڕۆ کە کۆتایی بە کەمپینەکە دێنین و کە هیچ شەرعێتێکی نامێنێ لە بەرواری ئەمڕۆوە، بەداخەوە بە دڵێکی پڕەوە بە نائومێدیەوە پێتان ڕادەگەێنین کە خراپترین، کە کەمترین زۆر بێهیوا بووین لەو پارەی کە کۆمان کردوێتەوە. بەداخەوە بۆ دەوڵەمەندەکانی سلێمانی، بەداخەوە بۆ ملیاردێرەکانی سلێمانی، بەداخەوە بۆ خاوەن پرۆژەکانی سلێمانی، بەداخەوە بۆ خاوەن کارەکانی سلێمانی. کوان هەزار ملیاردێرەکەی کە لە سلێمانی بوون؟ کوان ئەو دەوڵەمەندانەی کە لافی سەدان ملیارد دینار لێن لەم شارەدا؟ کوان ئەوانەی لە بەردەمی کەناڵەکانی ڕاگەیاندنە بە سەدان ملیۆن دۆلارە بەخشن؟ ئەی بۆ نەهاتن سفرەی بەتاڵی خاوەن پێداویستی تایبەت بکەنەوە؟ ئەی بۆ نەهاتن دڵی 4 منداڵی خاوەن پێداویستی تایبەت خۆشکەن؟ لەکوێ بوون؟ لە ماوەی 6 ڕۆژە بۆ تەلەفۆنێکتان نەکرد؟ بۆ وەڵامی تەلەفۆنەکانی ئێمەتان نەیاوە؟ بۆ وەڵامی نامەکانی ئێمەتان نەیاوە؟ بۆ نوێنەرەکانمانتان دەرکرد لە ناو کۆمپانیاکان؟ بۆ وەڵامی نامەکانتان نەیاوە کە بۆمان ناردن؟ زۆرمان تکاتیا کردن، هاوارمان لێکردن،